شێرزاد نووری عەلیە ناسراوم بە شێرزاد بازیانی مامۆستام لە زانکۆی سلێمانی. ماوەی نزیکەی 12 ساڵ لە بواری ژمێریاری لە وەزارەتی کشت و کاڵکارم کردەوە، هەروەها لە لیژنەکانی وەزارەتی دارایی و لیژنەکان لەگەڵ پارێزگای سلێمانیە کارمان کردو لە بودجێ و بەرهێنان و بەرهێنانی هەرێمەکان. ماوەی 8 ساڵە لە وەزارەتی خوێندنی باڵام مامۆستای زانکۆم، وا ناڵێمەوە لە کۆلێجی بازرگانی و لە زانکۆی سلێمانی و کۆلێجی کارژەڕی نەوت و گاز لە زانکۆی چەرمۆ، هەروەها لە زانکۆی پۆلەتەکنیک لە ساڵی 1994 پەیوەندیم کردو بە ڕابوونی ئیسلامیەوە و بەردەوام و بێدابڕان لەم کاروانەیە بوومە تاوەکو ئێستا ئەندامی ڕاوێژکاری ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستانم و لە ئێستاشا کۆمەڵی ئیسلامی کوردستان بربژێریان کردوین وەکو کاندیدێک بۆ پەرلەمانی کوردستان. ئەمە زانکۆی سلێمانیە، ئەو زانکۆیە کە زۆر شتی بە من بەخشی. من لێرە خوێندکار بووم کۆلێجی بازرگانی، ئەوە کۆلێجی بازرگانیە، بەشی ژمێریاریم تەواو کرد، وەکو هەر 4 ساڵەکە من یەکەمی بەشەکەم بووم لە سەر ئاستی زیاتر لە 100 تەلەبە و دواییش من ماستەرم تەواو کرد و لێرە لە زانکۆی سلێمانی بووم و مامۆستای زانکۆ، کەواتە زانکۆی سلێمانی ئەو شوێنەیە کە هەم زانستی بە من بەخشی و هەم بوومە ئەو مامۆستایی زانکۆ کە لە بواری ژمێریاری و داراییە پاشان وانەم وتۆتەوە. لای من خۆشترین یادگاریەکانم لە زانکۆی سلێمانیە، هەم ئەو کاتێک کە خۆم خوێندکار بووم لەم زانکۆیە و یەکێک بووم لە خوێندکارە سەرکەوتوەکان و هەم ئەو کاتەش کە بووم مامۆستا کە من یاد بەڕاستی بووم بە پەروەردەکاری یاخود بە مامۆستای کۆمەڵی خوێندکار کە ئەو بۆ من جێی شانازین، هەرچەنە من لە کاتی ئامادەکردنی وانە و وتنەوەی وانەکانە زۆر ماندوو بوون، بەڵام بەڕاستی بەبینینی خوێندکارەکان بە خۆشەویستی خوێندکارەکان ئێمە هەموو کاتێک ماندووبوونەکانمان لەبیر چۆتەوە لێرەشەوە بەڕاستی ڕێز و خۆشەویستیم دووبارە ئەکەم بۆ خوێندکارەکان. دیارە هەڵبژاردن کە پرۆسەیەکی سیاسی دیموکراسی بۆ دەسا و دەستکردنی دەسەڵات بە شێوەیەکی ئاشتیانە و ئەمە لە هەموو وڵاتانی بەناو دیموکراسیا پێڕەوی ئەکرێت. بۆیە ئێمە داوا لە خەڵکی کوردستانەکەین بۆ ڕزگاربوون لەم دەسەڵاتی دوو حیزبەی کە 27 ساڵە خێروبێری ئەم وڵاتە ئەخۆن، 27 ساڵە خەڵکی ئەم وڵاتە لە خاکەکەی خۆی ئاوارە ئەبێ و ڕۆهەندەران ئەڕوات و ڕێگەی مەرگ و ناڕەحەتی ئەگرێت. داواکارین لە خەڵکی کوردستان بێئومێد نەبن، کۆڵ نەدەن، بچنە سەر سندوقەکانی دەنگدان لە سینۆیە ئەو تاریخە تۆمارکەن کە بریتی بێ لە تاریخی هەڵبژاردننی خەڵکانی شیاو لە شوێنی شیاوە و وەدەرنانی خەڵکانی دز و گەندەڵ، ئەوانەی کە لە ماوەیەکی کەمە خاکی کوردستان لە 150 خاکی کوردستانیان لەدەستدا، ئەوەی کە سەرەت و سامانی ئەم وڵاتیان بە هەدەردا، ئەوەی کە وای کردووە گەنج و لاوی ئەم وڵاتە ڕەشبین بێت، بێتاقەت بێت، ئەوەی کە وای لە خەڵک کردووە کە گاڵتە بە مقدساتی نەتەوایەتی بکات. بۆیە داوا لە خەڵکی کوردستانەکەین لە سینۆیە تاریخ تۆمارکەن، مێژوو تۆمارکەن و بە پەنجەی شایەتمانیان شایەتی بە حەق بن لەسەر ئەو کەسانی کە شیاوی بەڕێوەبردنی وڵاتن، کە دڵسۆزن، کە دەستپاکن. بێگومان ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان کە بە لیستی ژمارە 194 هاتوونەتە مەیدان تاوەکو بەشداری هەڵبژاردننی سینۆ بکەین تابین بە نوێنەری خەڵک. کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆمەڵێک خەڵکی ئەکادیمی و ڕازگۆ و دەستپاکی داناوە کە پێم وایە خەڵکی کوردستان ئەگەر چاویان نەنوخێن لەسەر ڕابردووی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەزانن کۆمەڵی ئیسلامی کوردستان ئێستا وەختی ئەوەیە کە دروێنەی بەرهەمی هەڵوێستەکانی ڕابردووی خۆی کات.